یەکەم پەلاماریاندا بۆ شێواندنی عەفرین و سڕینەوەی مێژووی کورد و سەروەریەکانی چەکداری ئۆپۆزیسیۆنی سووریا پەلاماری پەیکەری کاوەی ئاسنگەریاندا، بەڵام یەکەم جار بۆیان نەخرا. ئەو چەکدارانەی ئۆپۆزیسیۆن کە پێشتر داعش و نوسرە بوون پەتیان خستوەتە ملی پەیکەرە بەرزەکەی کاوە لە ناوەندی شاری عەفرین. پەیکەرەکە بەرز و بەهێزە بە خاکی عەفریندا داچەقیوە، توند خۆی گرتووە. دەیان چەکداری مرتەزەقە پەلاماری دەدەن پێیان ناجوڵێ. شۆفڵێک دەهێنن بە دیارەوە وەساون تاکو بیخە. شۆفڵەکە پەیکەرەکە ڕادەکێشێ پێی ناخرێ ناکەوێ. دوجار حەقارەت و شۆڤێنیەتی چەکدارەکان سوکنا نابێت. بە گولە بەردەبنە پەیکەرەکەی کاوەی ئاسنگەر سەدان گولەی پێوە دەنێن، بەڵام هەر ناکەوێ. پەیکەرەکە بە برینداری لە شوێنی خۆی بەرز وەستاوە. چەکدارەکان کە ڕەمزی تەخەلف و کاولکارین دیسان دەچنەوە سەر پەیکەرەکە، ئەم جارە بەڕقێکی زیاترەوە دەیخەن.